بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشت کاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی بەرنامەی وێنەکانی دوێنێ پێتان شادە بم بە هیوام جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەی بەرنمەکەمان خاتوونێکە بە ناوی نەسرینی حاجی کەریمی حەمەسوور. لێرە پێویستە من تێبینیەک بڵێم، دەڵێن لە پشت هەموو پیاوێکی مەزنەوە ژنێکی مەزن هەیە. ئەم ژنە مەزنە لە پشتی پیاوێکی کورتپەروەر و نیشتیمان پەروەر و گەلپەروەر و هونەرپەروەر شەهید قادر کابانەوە بوو. نەسرین خان بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێ بە خێراتن دەکەین. زۆر سپاس دەکەم کاک ئاسۆگیان بێوەی بیاخوا. نەسرین خان لە ماڵە میوان نەوازەکەی تۆ و کراوەکەی تۆیە وێنەمان زۆر بینی. بەڵێ. بوو بە کەرەستە بۆی ئەم بەرنمەیە پێشکەشی بینەرانی بەڕێز و خۆشەویست بکەین. سەرەتا ئەمەوێ بزانم ئەم پیاوە چیە؟ ئەوە باوکی ئازیز و خۆشەویستمە حاجی کەریمی حەمەسوور کە دوکانی ئوتوچێتی هەبوو لە جادەی کاوە بەرامبەر سینەمای دڵشاد. زۆرم خۆشەویست، ئەویش منی زۆر خۆشەویست لە ئەیول لە هەر سێ کوڕەکەم خۆشترەوێت لەبەرەوەی هەر ئەو کچەم هەیە. یانی جەنابتان تاقانەی حاجی کەریم. بەڵێ بەڵێ. دوکانی ئوتوچێتی هەبوو لە جادەی کاوە. بەڵێ. باش. بە ئەسڵ حاجی کەریم خەڵکی شوێ؟ خەڵکی ئێرەیە. بەڵێ. هەر خەڵکی سلێمانیە؟ بەڵێ بەڵێ. باشە. نازانی موالیدی چەند بوو؟ موالیدی 914. 914. بەڵێ. کەی وەفاتی کرد؟ ساڵی 83. ساڵی 1983. هەزار ڕەحمەتی لێبێ. پەیوەندی تۆ چۆن بوو لەگەڵ یا مەسەلەن؟ وەڵڵی تر باوکم زۆر باش بوو، مەمان پیاوێکی زۆر سادە و ساکار و قسە خۆش بوو، زۆر خزم دۆست بوو، زۆر یعنی بە هەموو نەوەی خزمەتی ئێمەیە کرد. لە بنە ماڵەیەکی مام ناوەند بووین، بە هەموو نەوەی هەوڵی بۆ یاوین و زۆر بە جوانی پەروەردەی کردوین و هەزار ڕەحمەتی لێبێ. خوافک. وەکو بزانی کەی دایکتی خواستووە؟ نازانی؟ نازانم. لەوە چێ ساڵی نەتیجەی 36-35 ئەو دەورە بوو بێ. نەتیجەی ئەم بەیەگەشتنی دایک و باوکێ سێبران لەگەڵ جەنابە کە تاقانە بوو. هیچ جواب بۆ ڕێکەوتووە جیاوازی لە بینی تۆ و براکان تا بکە؟ نەوەڵڵا هەمومانی خۆشەویست، بەس من چووکە تاقانە بووم زۆر ئیهتیمامی پیام و زۆر یعنی ئاگای لێم بوو. خۆشەویست. سەرسوودی جەنابە لە ناوماڵی باوکتا سێبراکە لە تۆ گەورەترن؟ بەڵێ. هەرسێکیان؟ بەڵێ. من دوچۆڕیش بوویت و تاقانش بوویتر ئەوە سوڵتانی ماڵی پێڵێنەوە دەزەموو کەسێک ناکەێت. باشە. ئەجا فەرموو دوکانی دەلاکی هەبوو، ئوتوچێتی هەبوو. ئەم دوکانە عادەتەن جۆری ئیشەکەی ئەبێتەوەی ئەوەی کەوا خۆشی مرەتەب بێ وەنیە؟ زۆر بەڵێ. من خۆشی مرەتەب و جلی ئوتوکرا و حەزی بە شتی ڕێک و پێک و جوان بوو. باشە. لە ماڵەوە هەروە بوو یان لە دوکان؟ وەڵڵا هەروە بوو لە ماڵیشەوە دایمەن. تۆ وێنەکەش خۆی گەواهی ئەدا کە پیاوێکی پۆشتە و پەرداخ و جوان ئەندام و ئەوانە. بابینە سەر ئەم وێنەیە. ئەم وێنەیە چییە؟ ئەوەش دایکی ڕەحمەتیمە. خوافیکە. خوا عەفویان کایەخوا. ئامینەی شێمحەمەی شێقاری گەورەی پێ ئەڵێن لە تیماری بووە. باشە. وەڵی من ئەمەوێ بۆ بینەرانی ڕوون بکەینەوە تیمار زۆرە. ئەم تیماری ئێوە تیماری لای قەراخ. لای قەراخ. بەڵێ. باشە. باسێکی ئەومان بوو کە ئەمشیاوە لەگەڵتان؟ وەڵا دایکشم ئینسانێکی فەقیر و بێوەی و بێدەنگ بوو، ئیتر بە هەموو ژیانی بردوێتە سەر و زۆر سادە و ساکار بووە، زۆر ئینسانێکی چاک بووە و خزم دۆست بووە و یعنی هیچ خراپەیەکی نەبوو بۆ کەس و زۆر ڕێک و پێک. پەیوەندی لەگەڵ باوکتا چۆن؟ وەڵا زۆر بەینیان خۆش بوو، زۆرێکیان خۆشەویست. تازە بڵێن چی ئەویش وەفاتی کردووە تەمان؟ بەڵێ وەفاتی کردووە. بەڵێ. خوا عەفویان کە. ئەویش دیارە هەر دایکتە؟ ئەوەش هەر دایکی ڕەحمەتیمە خوا عەفویان کە. لەگەڵ ئەو برازایەمە لە ماڵی ئەوان میوانە ئەو ڕسمەیان گرتووە. بەڵێ. ئەم کەی وەفاتی کرد؟ ئەمیش 93. 93 10 ساڵ دوای باوکم 83 93. بەڵێ 10 ساڵ دوای باوکم. باشە. نەسرین خان ئەمە پێم بڵێ ئەم پیاوە چییە؟ ئەوە کاکی گەورە و بەڕێزمە، برای گەورە و بەڕێزمە کاک فازیل سۆرانی کە لەوانەیە هەموو
خەڵکی شارەوانەی کە لە تەمەنی خۆیان ئەیناسن هەموو ژیانی خۆی لە شەستەکانەوە هەتاوەکو کاتی هەرس لە پێشمەرگایەتیا بوو. بەڵێ ڕاستە فەرمی پێم وایە بێماوەیەکیش لە زمانی شۆرشا قایمقامی پێنجوون بوو. بەڵێ ماوەیەکیش قایمقامی پێنجوون بوو. ئیتر کەسێکی دیار و ڕێک و پێک و نیشتیمان پەروەر و دڵسۆز بوو بۆ گەل و نیشتیمانەکەی زۆری هەوڵا و زۆر تێکۆشاوە هەتا ئەو کاتەی کە ئیتر کاتی هەرسەکە ئیتر ئەو کاتە دانیشتوو بوو هەتا ساڵی 2005 عفو 2005 وفاتی کرد. وفاتی کرد. ئەمە شەر ئەوە؟ ئەمە شەر ئەوە بەڵێەوە کاتی لەوە ئەچێت ئەو کاتە بێ کە معاون بووە ئایا لە سەرا وەعزام لە سەرا معاونی شورتە بوو. بەڵێ معاونی شورتە بوو لە سەرا وەعزام لە سەرا بوو ئەو کات. ئەو کاتێک کە ڕای کرد بوو بە پێشمەرگە معاونی چەند نەجمە بوو؟ نازانم. باشە. ئەی ئەم وێنەیان چییە؟ ئەوەش برا ناونجەکەمە بەڕەحمەت بێ ئەخوا ئەویش کاک فوئادی ناو بوو دوکانی مۆبیلیاتی هەبوو دارتاش بوو دارتاشێکی زۆر بەناوبانگ بوو لە هەموو لایەکەوە هاتن لای ئەو یعنی ئەساس و شتیانە بەکرد. ئەو ڕۆژەیە کە ژنی گواستۆتەوە 64. ژنەکەشی خۆی ماوە؟ خۆی نەماوە بەکارە ساتی سیارە ئەمری خوای کرد بەداخەوە. ئەی ژنەکەی ماوە و زۆر ژنی چاکە و ڕێزم بۆی هەیە لێرەوە. بەڵێ خۆ ئەمە ئەوان نییە کە با بڵێن کچی جەلال کابانە؟ نەخێر باشە. ئەمەش هەر وێنەیە کە پێ ئەچێ ئەمەش هەر پەیوەندی بە خێزانی ماڵی ئێوە هەبێوە نیە؟ ئەوەش برایی ناونجیمە ئەوە برا بچکۆلەکەمە عەفوو بڵێ خۆی و خێزانەکەیەتی لە ناوەڕاستە ئەم لەش منم. ئەو برایشم هەر لەگەڵ کاکما پێشمەرگە بووە هەتا ئەو کاتەی کە ئەویش یعنی هەتا هەرسەکە هەر لەگەڵ کاکما پێشمەرگە بووە ئەو شکر ماوە بەڵام باری تەندروستی تۆزێ تەواو نییە لێرە دوعای خێری بۆکەم ئینشەڵڵا تەمەند درێژ بێ و خواشیفای بات. ئەمەش هەر لە تاقوستان گیراوە ئەو برایم هەر ئێستا تەقاعود بووە بە ڕوتبەی نەقیب. ئەمیان ناوی چییە؟ ئەوە هەر ئەوە ئەوەیە کە پێشووتر ئەوە لە تاقۆستانە لە کرماشان گرتومانە. ئەمەش هەر وێنەیەکی ترە ئەمانەیە. ئەوە شەر کاکی بەڕێز و خۆشەویستمە لەگەڵ مناڵەکانیە. بەڵێ سێ کوڕ و دوو کچی هەبوو ئەوە ئەوانن لەگەڵ خێزانەکە. باشە ئالێرا وەڵا ڕوونکردنەوەیەکمان بەرێ ئەمە کاک فازیلە بەڕەحمەت بێ ئەمەش خێزانەکەیەتی ئەمە خوشکی شەید قادرە وەنیە ئەی ئەمانی چێن لەگەڵ ناوەکانی ئەم کوڕان چێ ئەمەی خەتەکە ئەوە مەریوانی ڕەحمەتیە کە کچی براکەی ترمی هێنابوو بەداخەوە لە تەمەنێکی زۆر زۆر گەنجێتیە بەکارە ساتی سیارە ئەویش کۆچی دوایی کرد 4 مناڵی هەبوو. ئەوە کچی گەورەی کاکمە ناوی میدیایە مامۆستایە. ئەمانش هەر مناڵی کاکتر. بەڵێ ئەوانش ئەو کەواتە ئەمانە بنەوە بە خوشکەزای هونەرمەندی کەریم و شێت قادر و بەڵێ باش. اینجا ئێمە ئەمانەوێ هەندێک وێنە هەیە لە میانەی ئەو وێنانەیە باسێکی ژیانی تۆ بکەین. ژیانی تۆ ساڵی 1950 لە سلێمانی لەدایک بوویت. بەڵام ماڵتان لێرە بوو؟ ماڵمان لێرە بوو. باش. باوکم پۆلیس بوو نەقلی هەڵەبجە کرا. یعنی پێشەوەی بێ بە ئوتوچی؟ دوای ئەوە دوکانی ئوتوچێتی داناوە. پۆلیس بوو لە هەڵەبجە؟ بەڵێ. باسێکیەوەمان بۆ بکە. وەختی خۆی زوو کە من ئێشتا لەدایک نەبووم باوکم هەر لێرە دانیشتووە بەس نەقلی هەڵەبجە کراوە. بەڵێ بە پۆلیسی. نەقلی هەڵەبجە کراوە لەوێ من لەدایک بووم ساڵی 1950. بەڵێ. بەهۆی ئەوەی کە وەزیفەکەی لێ بوو ئەگەروانە لە ماڵی خۆتان باشە نەسنی خانتخوا ئەوم بۆ بینەران ڕوونکەرەوە ئەو کاتی ئێوە چوونە هەڵەبجە بە موقەت چوون دایکشم لێرە خانی خۆتان هەبوو بنەی خۆتان هەبوو نەخێر ساڵی چەند گەڕانەوە وەکو بزانی وەڵی تر ئەویان من لە تەمەنی 4 ساڵیە لەگەڵ ماڵی خوشکی ئەزیزم لێرەوە سڵاوم بۆی هەیە بەدی عادارتاش ئێمە لەگەڵ ئەوانە بەیەکەوە بووین کرێتی ئەوان بووین وەکو یەک ماڵوا بووین لەسەر یەک سفرەنانمانە خوارد ئەمەنە تێکەڵاو بووین لەگەڵ ێکا لێرە بەڵێ لە دوای هاتنەوەمان لە هەڵەبجە نەخێر لە خوار ئێمەرجنسیەکە
کارێزی خەریکە لێمان تێگەی باشە ئەجا تۆ چوویتە مەکتەب کەس معارض بوو ئەو کاتی تویان نار لە بەرەوەی تاقانە بوویت و 56 و 57 تۆزێک ئەوە نیە نەخێر زۆریان پێخۆش بوو باشە باوکم خۆی بردمی داخلی مەکتەبی کردم باشە درود بۆ ژیانی پاکی ئیشێکی باشی کردووە چوویتە چ مەکتەبێ مەکتەبی مەڵکەنی لەسەر و پیرمەسوورەوە بوو مەڵکەنی ئێستش مەکتەبەکە هەرماوە بەڵام پێم وابێ ئێستا هەتا پۆلی 4 لەوێ بوو تا 4 بەڵێ اینجا دوایەوە دوای ئەوە چوومە مەکتەبی عێراقیە پشت مزگەوتی گەورە عێراقی 5 و 6 لەوێ بووم بەڵێ باشە اینجا ئیتر دوای ئەوەی سەرەتایی دوای ئەوە ئیتر سەرەتاییم تەواو کرد دەرچوون بۆ یەکی سانەوی باش ناوەندی ئیتر لە تانیوەی ساڵ دەوامم کرد 3 سفرمتیا بوو ئیتر ئەو کاتە جەبر و هەندەسە بەلامەوە زۆر زەحمەت بوو ئەموو قەدر ناچم تیا من ناچمەوە بۆ مەکتەب ئەوانی ئەلاکولین زۆریان پێوتم باوکم دایکم براکانم هەروتم نەچووم و ناچم لەبەر جەبر و هەندەسە لەبەر بیرکاری تۆزە لە بیرکاریە کۆڵ بووم باش ئیتر نەچوومەوە مەکتەب تا نیوەی ساڵ داوام کرد دوای نیوەی ساڵ وازم هێنا نەچوومەوە دوای عوتڵەکەی 3 سفرمتیا بوو نەچوومەوە باش ئیتر وەک نەچوومەوانێ ئیتر دوای ئەوە هاتن بۆ داوا بۆ نایڵێ باشە یعنی کەواتە لە کاتێک و تەوقیتێکی زۆر باشە هاتوون لە جەبر و هەندەسە و بیرکاری ئەوانە نەجاتێ بوو وەنیە باشە بەڵام بەنیازی شوێژ نەبووم بەڵامی تر وارێک نسیبەکەی وابوو باشە ئەم وێنەیە کامیانە پیرەمەینە ئەمەی با بڵین سەر و پیرمەسوورە یا عێراقی ئەو مەکتەبی عێراقیە لەگەڵ ئەو دوو ڕەفیقەما ڕسمان گرتو پۆلی 6 پۆلی 6 ئەوەی ناوەڕاستیان جەنابەتی بەڵێ ئەمەی تەوقەل لەگەڵا ئەوە نازەنینی ناو بوو ڕەفیقم بوو دراوسێژ بووین ماوەش بەڵێ باشە ئەی ئەمەیان ئەوشیان وابزام شیرینی ناو بوو باشە ئێستا ئەمانە لە جەبر و هەندەسە وەکو تۆ نەبوون ئەوان باش بوون گەیشتن بەچی وەڵاهی ئەوی ڕاستی بێ ئەویان هیچ لێرە نییە لە خاریجە نازەنین بەس ئەمیکیان نەمبینیوە نازانم بەڵێ بەخوا حتمما مەکتەبێکیان هەر تەواو کردو باشە ئەی ئەمە پۆلی 5 کەواتە ئەمەش پۆلی 5 هەر مەکتەبی عێراقیە ئەو ڕۆژە سوتفە من نەچوومەوە ئەو وێنەیە گیراوە هەر بەلامەوە جوان یعنی دیقەیان پێکردی کە بۆیان هێنایتەوە بەلامەوە جوان بۆ هەڵم گرتووە منیتیانی باشە ئەی نەسرین خان وەکو بزانی بیرێ مابێ کام دەرسیانە زۆر پێخۆش بوو ئەشیا سەحەیانی زانیاری ئێستا پێڵەن زانستەکان زۆر زیرەک بووم هەموو مانگێ 95 مەیەنا زیاتریش باشە پرسیارێکی تر لە دەرسەکان بەعام باش بووم بەس لە بیرکاریە تۆزێ زەحمەت بوو بەلام ئەو باش نەبوونی بیرکاری و حەزکردن لە زانستە لە مناڵەکان تا ڕەنگیایەوە یعنی ئەوانیش لە بیرکاری ئەوانە کۆڵ بن نەوەڵا نەمبیستوانە هیچیان هەمویان باش بوون تێ تا کاروانیش کاروان باشە ئەمە عادەت وابوو بۆ هەموو ڕسمێت تەوقەیەک بکەی یان چۆن تۆ لە مەکتەبی شار تەوقە کردو لێرە ئەوە هینە ئەوە جاران مسەوەر ئەگەڕا لە کۆڵانە کۆڵانەکان دایکم کلاسەکان تۆ یان کراسە سادە سپیەکە ئەوە منم ئەمەیان بەڵێ ئەوە من ئەوە کچی پورەکەمە هەر دوکمانیەک تەمەنین دایکم ئەو بانی کردو ئەو ڕسمەی گرتوین لەسەر تقریبەن بانی ژەیەک بوو لە بەردەم ماڵەکەمانە لەوێ ڕسمی گرتوین باشە کچی پورمە و هەر ڕەفیقیش لەوانێ هەر 6 ساڵ یعنی 57 و 58 ئەوانەیە بەڵێ تازە چوو مەکتەب وازان ئەمە چ گەڕێکەکە ئەوە ژەر گەڕێکی هینە ئەحمەد زەنگانە کارێزی ئەحمەد زەنگانە لە خوار مەکتەبی شێ مەحموود کۆڵانەکانی بەرامبەر مەکتەبی شێ مەحموود بەڵێزان کەواتە من ئەمەوێ سەرنج بۆ شتێک ڕابکێشم کچۆڵی ئەو کاتە لەو تەمەنەیە با بڵێن سەرپۆشوشتیان ناکردە سەریان لە شاری سلێمانی نەخێر نەوەڵا هەموو جلی مۆدە و عەزی بەڵێ ئەوانە نەبوو ئەمە شوێنەیەکی تری مەکتەبە بەڵام شکر بۆ خوان لێرە تەوقەت نەکردووە ئەمەیان بەستایلێکی تر باڵا بەرزەکەیان جەنابەتی هەر خۆم و نازەنینی ڕەفیق بین باڵێ ئەی پەیوەندیتان لەگەڵ نازەنین خان ماوە
لێرە نییە لە خارجە نەوەڵە هیچ تەلەفۆنیش نییە نانەوە. لێرەوە چی پێڵێ بۆ نازانێت لێرەوە ڕێز و سڵاو و ڕێزی بۆ ئەنێرم و چاوەکانی ماجەکەم و ئەو یادگاریەیم دی زۆر پێ خۆشحاڵ بووم بیری جاران مکەوتەوە کە لە مەکتب بەیەکەوە ئێمەش خۆشحاڵین و ئێمەش لێرەوە سڵای بۆ نازەنی خانە نێرین ئەمەش هەر وێنەیەکی زۆر جوانە بەڵام تۆزێک وێنەکە دوور ئەمانە کێن ئەوە بزانم کانی ساردا چوین بۆ سەیران بۆ کانی کچی پورەکانمە لەگەڵ دایکمی ڕەحمەتیە لەگەڵ خۆم و مناڵەکانی کچی پورەکەم کامیان جەنابەتی وەزم ئەمەیان یەکەم کەس بەڵێ ئەمایان کە دانیشتوی یەکەم کەس لە بەردەمی کراس گوڵگوڵیەکە با بڵێ باشە ئیتر وازیەنە لە مەکتب بەڵام پێشەوەی باسی ئەوە بکەین ئەمەش حوشەیەکی جوانە کۆمەڵی مناڵ ئەمانە چیە؟ ئەوە کاکم بە ڕەحمەت بێ کە ژنی هێنا لە سابونکەران خانووی گرت لەگەڵ ماڵی شێخڕەشی کەوانە دۆڵا بوو خانووی لەگەڵ ئەوانە ماڵی شێخڕەشیە بەڵێ ئەوانە ئەو دوو کچە ئەملا ئەولا کچی ئەون من لە ناوەڕاستم ئەمەیان باڵا بەرزەکە بەڵێ ئەوە منم کاتێک کە ژنی هێنا ئەو جلە کوردیان بۆ کردم هەر ئەو ڕسمیان گرتم پێوەی لەگەڵ ئەو کچانە یعنی تاقا دشیش بووی بەڵێ بەڵام لەوە ناچێ ئەوەندە تەمەنێ بوو بێکە نەوەڵڵا مناڵ بووم هەر زۆر لە بیر نازانم ئەمانی ترکیان ئەمە یەکەم ئەوە ناوی ئایشێ و فاتمە بوو کچی ساحب ماڵەکە بوو کچی ساحب ماڵەکە بوون بەڵام ینی ماڵی بووکەکە بوون ماڵی ساحب ماڵی بووگنا ئەو ماڵی کە ماڵی کاکم خانویان لێگرتبوون بەکە ئەوان کرێکی بوون تێگەشت ئەمەش هەر وێنەیەکی ترە جەنابتی لەگەڵ کارکتێکی ئەینەک لە چاو ئەمە خۆ نازانی خانی ئەزانم باوکی ناوی حەماغا بوو ئەڵماس بەڵێ تەلەبە بوون بەڵێ بەیەکەوە بووین لە مەکتەب ئەیژە لە یەک سنفا بوو بەڵێ باش ئەمە ژوێنەیەکی هەر زۆر جوانە ئێتر نازانم چێ و شێن لێرە ئەمانە ئەوە ماڵی کاکم چوون بۆ سەیران پێچی ئەمەیان جەنابێت ئەوە منم بەڵێ ڕەشەکە بەڵێ ئەوە منم ئەوەی ناوەڕاست براژنەکەمە براژنی گەورەم ئەم لا ئۆلاژ ژنی ڕەفیقەکانی کاکم ئەو شوێنە کوێیە بیرم نییە بەخوای باش بۆ سەیران و ئەوانە ماڵی باوکەی ئارزوو ئەوان هەبوو سەیران بکەن بەڵێ وەڵایان کرد لەگەڵ کوڕەکانە چوونی دەرەوە چوون نەسری خان عادەتی ئێوە ئەو کاتە وەڵا بۆ تەوێڵە چوون بۆ ئاوا دووریش ڕۆشتون ئارێ وەڵا من لە فکرمە مناڵ بووم بۆ تەوێڵە چوون و ئەزام شەویژمانە بۆ ئەحماوە و تەوێڵە لەناو سلێمانیە عادەتەن ئێوە بەری شخصەکەی ئابلاغ بوون یان کارێزی وەسا شەریف بۆ چووە چوون زیاتر ئێوە بۆ سەیران ئەو کاتە وەڵایتر ئەو کاتانە بۆ دەباشان و بۆ دەباشان و توی مەلیکوانش خەڵک توی مەلیک و دەباشان و ئەوانە ئەمە ڕۆژی حوتی چواری هەفتاویە گیرەوە ئەمە کێ؟ ئەوە حامیلم بە کاوانی کوڕم وێنەی خۆمە لە سەربان گیراوە باش ئێمە دێنە سەر بابەتێکی زۆر گرنگ لە ژیانی جەناب عەفو بە کاوان بە کوێستان بە کوێستان خان ئەو هەفتاوی یەکەم والیت دووە مناڵە کوێستان خان کاکاروان یەکەمە و کاکاوانیش بچووکی ماڵ باش یان دیێنە سەر یەکە بە یەکەوان بەڵام من ئەمەوێ باسی ئەوە بکەین کە چۆن هونەرمەندی گەورە قادر کابانە ناسی ئەمەشوێنیان ئەوە تێکەڵاوی خێزانیمان هەبوو لەبەرەوەی خوشکەکەی براژنم بوو بووکمان بوو تێکەڵاوی خێزانیمان هەبوو زۆر یعنی هەمشۆشتمان هەبوو بەو بۆنەیەوە یەکمان ئەبینی و ئەوانە هاتن ئێمە ئەچوین ئیتر کاتێک کە یەکمان ناسی ئەوان کە من نەچوومەوە مەکتەب هاتن بۆ داوای من منیش طبعا ئەم ناسین کە ئەمزانی کە ئینسانێکی چاک و ڕێک و پێکە چەند جارێک بەڵێ ئەو شانسەشت هەبووە کەمتر لەو تەمەنا لەو کاتەیە مەسەلەن مێرد ئەبینرا دەزگیران ئەبینرا بڵێ ئێمە بەبوونی براژنەکەم و ناڵێم زۆر تێکەڵاو بووین هەر ڕەفیقی کاکیشم بووە ئیتر یەکمان ناسی و یەکمان بینی هاتن بۆ داوام تەبعاً ماڵەوە زۆر مەعەڕەز بوون یان گوجارێ مناڵە ناین بەشوو ئیتر وازیان نەیەناوە الحاصل ساڵ چەنە؟ 67 یعنی تۆ کاتە 16 ساڵ بووی بەڵێ باش حەڤە ساڵ بووم لەبەرەوەی مامەوە لە 5 نە ئاخر تۆ 50 نیت؟ بەڵێ 67 کاتە 16 ساڵ
ئەمە یەک ژنج تەمەنی خۆی زیاکەوی هەڵک کەمیەکاتەوە بەس تۆ ساڵێ دەوێت زیایکەی ئیتر وەڵا ئیتر هاتن بۆ داوام و وازیان نێنا هەتا منیان هێن داوا کرد بۆ ئەو منیش طبعاً ئەمزانی کە ئینسانێکی چاکە قرارم ما کە شووی پێ بکەم ئەو کاتەش هەر هونەرمەند بوو بەڵێ هەر گوێ لە گۆرانوشتی گرتە بوو بەڵێ گوێم لێ بوو بەڵام بە کەمینەوە زۆر نەمەزانی بەخوا مناڵ بوو ئێمە دێنە سەر تەفاسیری ئەم هونەرمەندە بۆیە ئەبێ ئەلێرەوە دەست پێ بکەین ئەم پیاوەچێ ئەوە خەزورمە خوا عەفویکە پیاوێکی زۆر ڕێک و پێک و قورئان خوێن و متەدەین بوو ئەویش کاسب بوو دوکانی چایچی هەبوو لە ئەسحابە سپی هەتا ئەو کاتەی کە توانی چایچێتی کرد و لە زۆر بۆنە و مەولو و شتی دینیا بەشداری کردووە ساڵی 79 عەمری خوای کرد فەرموود لە بۆنە ئاینیەکانە بەشداری کردووە باش گرنگ نییە ئێستا نەما لە ژیانە نەماوە بەس بوو بەڵێ عەمری خوای کرد کاک جەلال فەرموود لە بۆنە ئاینیەکانە بەشداری کردووە چۆن بەشداریەکەی مەولوی ئەخوێن لەگەڵ خۆی خوێن لەگەڵ ئەو جەماعەتەی کە ئەو کاتە مەولویان خوێنووە بەشداری مەولو خوێنی کردووە لەگەڵ دەنگی مساعید بووە بۆ مەولو خوێندن بەڵێ زۆر دینی بوو زۆر قورئان خوێن بوو هەموو دەنگیشی خۆش بوو بەڵێ کاتە ئەمە دەفی لێ ئەیە مەولویە خوێن بەڵێ ئەین تۆ بینیوتەکە لەو مەراسیمانەیە بەڵێ باشە ئەمە وێنەیەکە ئەم وێنەیە زۆر بەناوبانگە و وێنێکی زۆر مێژوویە نەک بەنسبەت ماڵی جەلال کابانەوە بەنسبەت شاریشەوە ئەمەوێ یەکەیەکە بزانین ئەمانە چێن ئەم پیاوەچێ ئەوە خەزورمە خوا عەفویکە ئامین باشە ئەوەی تەنیشتی لە کاکەریمی شوبرامە کاکەریم هونەرمەند کەریم کابان باشە ئەی ئەمیان چێ ئەوەش کاک بەهادینی ڕەحمەتیە لەم بینە عەمری خوای کرد بەڵێ ئەوەش دشە گەورەکەمە بەدری خان ئەوەش هاوسەرەکەمە قار شەید قار ئەمە شەید قارە خۆ ئەم دشە ئەوە نییە کە براژ نیشتە نانە ئەوە کچی گەورەیانە ئەو بچووکتر بوو لەو بەڵێ ئەمیان ناوی چی بوو بەدری خان باشە ماڵی خەزورێ ئەو کاتی کە با بڵێن داوای تۆیان کرد ماڵیان لەکوێ بوو لەم ماڵی ئێستایا بوون کاکەریمی بەڵێ دراوسەی ماڵی شێقاری حەفید بوون لە سەر و مزگەوتی گەورە گەڕکی شێخان ماڵکەنی شێخان بەڵام ئەو کاتە کە داوای تۆیان کرد ئێوە ماڵتان لەکوێ بوو ئێمە ماڵمان لە ئەسحابە سپی بوو لای فولکەی نالیو نزیکە بازار بوون بەڵێ باش بابینە سەر ئەو ڕۆژگارانە یەکەم جار کە وەک هاوسەر وەک دەستگیران بۆ ماوجێڕەوە کە هونەرمەند قار کابانێ بینی بینیوتە وەکو برای براژنەکەی بینیوتە بەس یەکەم جار چۆنە بینی وڵای یەکەم جارتر ناڵێم هات چۆمانە بوو یەکتریمانە بینی ئێوە ئازانم وەکو خزم ئەزانم بەس یەکەم جار کە بە دەستگیرانی یەکتریتان بینی وڵا سێشەمان ئەهات وەلام دوکانی نەبوو سێشەمان لە بەرەوەی دەلاک بوو دوکان هەموو سێشەمەیەگە هەموو سێشەمەیەگە هات بەلام بەڵێ کە هات دیاریشی تەبان بۆ هێنێ گوڵی تیا بوو باشە بەسێکی ئەم ڕسمەمان بۆ بکە ئەم وێنەیە وێنەیەکی مێژوویە هەر نەک بۆ ماڵی ئێوەش بۆ هەمومان ئەمە هونەرمەندی گەورە شەید قادر کابان ئەمەش جەنابتی ئەمە چ ڕۆژێکە کەی بوو ئەوە ڕۆژی نیشانەکردنەکەمە مارەکردن و نیشانەکردنە حەفلەیەکیان بۆ کردم کە سوکار هەمووی بان کرا ئەوە ئەو ڕۆژێ تر نازانم تاریخی ڕۆژەکە لە ساڵی هەفتە 16 چون کردووە ئەخیری مانگی 12 ئەخیری مانگی 12 بەڵێ ئەمە ئەو کاتێک کە ئێوە لە ئەسحابە سپین کەواتەوە ماڵەکەی ئەسحابە سپیتانە بەڵێ باش ئەمەش ئەو کاتانەیە کە ئەوە ژەرە و کاتەیە کە ئەڵقا گۆڕینەوە بەڵێ ئەمەش هەروێنەیەکی تری ئەو ڕۆژەیە ئەوان تۆ ئەڵقاقیت دەسەوە ئەمایان بە پێچەوانە بەڵێ باش ئیتر لە دوای ئەوەی کە بە دەستگیرانی و ئەوانە ناسیتن وردە وردە کەوتیتە متابعەکردنی گۆرانیەکانیشی. وەڵی گۆرانەکانی گوێ لێ نەبووە نەبەخوا. ئەی دواتر
کاتێک کە هێناوەمی کە گواستمیەوە ئەو کات ئەنجای جۆ لێ ئەرە وەڵڵا باش ئەم وێنەیە هەڵەگرین بۆ دوای وچانێک ڕێگەم بە باوچانێک وەرگرت خۆشەویستان وچانێک و دین و خزمەتە نەسمی خان ئێمە پێش وچانەکە باسی ئەو ڕۆژەمان کرد ئەمەش هەر وێنەیەکی تری ئەو ڕۆژەیە بەس قەرەباڵغترە ئەمانەی چیان لەگەڵتە ئەمە هیچ ئەمە شەید قادرە ئەمە جەنابەتی ئەم پیاوەشەیە ئەوە ئەنوەری فەقێ مەحموودە خەیات بوو برای ئەحمەد وشیار باشە ئێستا لە ماڵ و ئەویش نەخۆشە فەقیرە کەوتوە ئەمەیان ئەوە کاک عوسمانی زاوایانە مێردی دشە گەورەکە مێردی دشە گەورە ئیتر ئەمەش قەوم و قیلێ بەڵێ ئەوەش کە سوکارن باشە ئەمەش هەر دشە گەورەکەتە یان براژنەکەی خۆتە ئەوە دشە گەورەکەمە و لەگەڵ خۆمە بە ئەوەش کا عوسمانی مێردێتی بەڵێ ئەوش کا عوسمانی ئەم ماڵەش ماڵەکەی خۆتانە لە ئەسحابەسمی باشە من ئەمەوێ باسێکی شەید قادر وە هەڵسەنگاندنێک بۆ هونەرەکەی لە لای تۆ وەڵا طبعاً پێم خۆشە کە هونەرمەند بووە جێڕێزە بۆ من زۆرم پێخۆش بوو زۆر دەنگیشی خۆش بوو من فەخری پێوەکەم بەڵام ئەو گۆرانی ئەخیر جارکەوتی زۆرم پێ ناخۆش بوو حەزم نەکرد ئەو گۆرانی ئەو بەجارێ ماڵی وێران ئەو ئاخر گۆرانی شێت بەڵێ ئاخر گۆرانیشی ئەمە وێنەیەکی با بڵێن دوکانەکەیەتی ئەم دوکانە بە ناوی سەرتاشخانی دەرسیم بەرامبەر بە مزگەوتی گەورە بوو چێ بوونەوە برادەرانی کە زۆر ئاموشۆی جەنابی کاک قادریانە کرد وڵای تر ڕەفیق و شتی خۆی و کەس و کار و هەموو ئەچون لەوێدا ئەنیشتن زۆر دۆست و برادەر و وەکو دانیشتن لەوێ بە ئیتر قسەی خۆش و تەبعاً ئەو لەگەڵیان و بە هەموونەوە لەگەڵیان هەڵەستاودا ئەنیشت و ڕێک و پێک بوو لەگەڵیانەوەنش پێیان خۆش بوو ئەچون دا ئەنیشتن لەوێ و تر لە ماڵەوە تەمرینی گۆرانیە کرد بەڵێ کرد ئەی لەگەڵ خوێندنەوە لە چیا بوو وەڵا باش بوو هەرچەند تا پۆلی پێنجی سەرەتایی خوێن بوو بەس زۆر باش بوو خوێندەوە بەڵێ نازانی چیە خوێندەوە وەڵای تر هەت شتێکی حەز لێ بووایە خوێندەوەنی یعنی مەبەستمەوەیە سەرچاوە سیاسیەکانی خوێندەوە یان هوەری وەڵا هەمووشت ئەوانش یە خوێنەوە و شتی هوەریش یە خوێنەوە بەڵێ حەزی لێ باشە ئەمە وێنەیەکی ڕۆژگاری سەربازیەتی بەڵێ پێم خۆشە بینەران بیبینن ئەمە شەروە بەڵێ باشە من ملاحەزەم کردووە ئەم پیاوە ئەم کەڵە شەهیدا زۆر وێنەی گرتووە وێنەکانی لە سەربان گرتووە قەت ڕۆژێک لە ڕۆژان تۆ باسی ئەوە نەکراوە کە بۆچی ئەم پیاوە زۆر ڕسم لە سەربان ئەگرێ یعنی من وێنەم زۆر بینی لە ماڵی ئێوە بەڵام کەمێکم هێنا زۆربەی زۆری ڕسمەکانی لە سەربان گرتووە هیچ باسی ئەوە نەکراوە دیارە بەنسبەتەوەی کە سەربان هەموو شوێنێکی لێوە دیارە پێی خۆش بۆ بچێ لەوێ ڕسم بگرێش وەکو یادگاریە گوایە ئەمێنێتەوانی و جوانە و سەربانە کۆنانە و شوێنانی لێ دەرکەوتو بەڵێ ئەمەش هەروێنەیەکی ترە لە سەربانوە نیە بەڵێ باشە ئەو پیاوە نازانی چیە لەگەڵیا چاوم لێنیە باش ئەتوانێت ببینی بەخوا نازانەوەڵا داوی لە برنەک ئەمە لەوەژە چێ سەر دوکانی خۆی بێت لەسەر دوکانی خۆی بەڵام ئەوەی کە لەگەڵ یایەتی نازان چێداوی لە باشە نەسنی خامتخوا پرسیارێک کەی تۆ هەستت کرد ئەم پیاوە خەریکی سیاسەتە وەڵا من کە شوم پێ کرد ساڵی هەفتاکان هەر ئەمزانی کە لە سیاسەتایە و لە ماڵەوە کۆبوونەوەی ئەکرد و هەموو کات بین ئامانگی جارێ دوو جار مەجموعەیە پیاوە هات من دەرگامان لە بین نبوو لەگەڵ ماڵی خەزورم ئەم دیۆ دی بووین منی ئەناردە ئەو دی و ئیتر خۆی من نەمەزانی کێنکەیان ئەو پیاوانە ئەهاتن لە ژوورەوە لەگەڵ خۆی نزیکەی سەعاتێ 2 سەعات دانیشتن و ئەمە هەر لە شێخان لەگەڵ بەڵێ ئیتر دوای ئەوە ئەڕۆشتن
شەوان درەنگ وەڵا ئیتر ئێوارە بووە هەچ کات ئەوای یەک و دوو ڕۆشتنە دەرەوە ڕۆشتن پینا هیچیشی بە تۆ ناوە نەوەڵڵا باش ئەرەوەڵی نەسیخان ئێمە بەس ئەمزانی کە کۆبوونەوە کا بەڵامی تر نەمەزانی کێن و کێنی ڕاست ئەرەوەڵا ئەم وێنەیەمان بیر چووە ئەوە خەسووی ڕەحمەتی مەخوا عەفوی کە ئەوی ژنێکی فەقیر و ڕێک و پێک و زیرەک و وریا بوو لە هەموو شتێکە بەداخەوە بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی ئەفریقا ساڵی چەند ئەمیان 75 خۆ ئەفریقا ئەمەش هەر وێنەیەکی تری شەهید قادرە ئەمەش دیسانەوە وێنەیەکی تریەتی لە سەربان وەنیە یعنی من ملاحەزەم کردووە ئەو شتە ئاوا هەیە ئەمەش دیارە وایان پێ جوان بوو وایان پێ جوان بووە ئەمەش وەکو کەسایەتیەکی هونەرمەند ئەمە ژوێنەیەکێتی کە خۆشترین گۆرانی ئەو هونەرمەندە بەلای تۆ ئەوە وتێ لە بەجارێ ماڵی وێرانم پێت خۆش نەبووە ئەی چ گۆرانیەکی پێ خۆش بوو وڵا ئەی شەمی شەوانم پێ شەمی شەوان لەلای هەمومان خۆشە وەکو بزانی ئەمە شەر وێنەیەکی تریەتی بەڵام نازانی چێنەمانە بێزەحمەت لە تەمسیلی شەوی کۆتاییدا لەگەڵ تیپی مۆسیقای مەولەوی بەخوا نازان کەی یەکەم جار بردیتی بۆ سەر شانۆ بۆ ئەوەی کە خۆی گۆرانی بڵێ نازام ساڵی چەند بەڵام چیت بەڵێ چوم لەگەڵیا بەس نازام چیت و جارێک چوم گۆرانیشی وتووە بەڵێ با بڵێ لە دوای شوکردنەوەیتر ئەخە لە دوای شوکردنەوەوانە لەگەڵ خۆی بردی بۆ ئەو ئاهەنگانی کە تیپە هونەریەکان لە سلێمانیا ئەنجامیانەیە وەختێک کە چەپڵیان بۆ لیا هەستی تۆچی بوو زۆرم پێخۆش هەستێکی جوانەوە نیە ئەمەش جەژنی قوربانە 24 ساڵی 64 کەواتە ئەمە هی زمانی کوڕێتی شەهیدە ئەمانش هەندێک وێنەی ترن هی ماڵەوە ئەمە کام ماڵە ئەمان بێزەحمەت ئەمە ماڵی مەلا سەعی کابانە بەڕەحمەت بێ ماڵی مەلا سەعی مامی دایکی بووە بەڵێ مامی دایکی بۆ دایکیشی هەر لە خێڵی کابانە بەڵێ دایکی و باوکی خزم بوو اینجا دێینە سەر کاراکتەرێک زۆر گرنگی بم کاراکتەرە ئەدەن تۆش و مناڵەکانیش بۆ ئەوە خوشکەزای شەهید قادرە باش طبعا هەر لە مناڵیەوانێ بەڵام کوڕی خوشکە گەورەکەی هەر لە مناڵیەوە شاگرد بوو لە دوکان لەگەڵیە باش زۆری خۆشەویست هەر بەو بۆنێەوە منیش زۆرم خۆشەویست وەکو برا و وەکو کوڕێکی گەورەی ماڵەکەی خۆم سێرم کردووە هەر لەگەڵ خۆشما بەڵێ لەخوا بە زیابێ زۆرم خۆشەویست لە ماڵەوە لەگەڵ خۆما بوو هەتا ژنیە ناوە یعنی زۆر بە یەکەوە بووین زۆر کوڕێکی دڵسۆز و ڕێک و پێک بوو بۆمان زۆر بە وەفا بوو بۆ خاڵی لە دوای گرتنی خاڵی طبعا ئەویش زۆر تێکچوو پێی ناخۆش بوو اینجا دوای ئەوەش ئەگەر ئەو نەبووە دوکانەکەش مەفەوتە بەڕاستی ئەو زۆر ئاگای لە دوکانەکە بوو زۆر بەڵێ هەر خۆی لێ بوو ئیتر زۆر ئاگاری کردین لە هینی ماڵ و دوکان لێرەوە ڕێز و سڵاوم بۆی هەیە و چاوەکانی ماجەکە ئێمەش لە پای ئەو وەفایی کە بۆ خاڵی بۆ ئێوە هەیبووە ئێمەش ڕێز و خۆشەویستی بۆ نێرین ئەمەش وێنەیەکی جوانی هونەرمەند قادر کابانە مەجلێکی کوردی زۆر جوانەوە گرتوێتی ئەمەش پێ چێ ڕۆژگاری مەکتەب و ئەوانەیان بێ بەڵام ئەوە ئاهەنگێکی گەورەیە ئەمە قادرە لەسەرەوە قاتیکی ڕەشی لەبەرایە مناسبەیەکە بوو بێ بەڵێ ئەزانی بەچی ئازانم ئەم پیاوەی کە دانیشتووە لە لای چەپی وێنەکەوە من بە حاجی تۆفیقی با حاجی باقی بەنگینەی شاعیری ئەزانم دیارە با بڵێن مناسبەیەک هەیە بۆیە ئەو پیاوەش لەوێ ئەمەش هەر وێنەیەکی جوانی ستارخانیە لە دوکانەکەی لە پێش ئەوەی لە بەرامبەر مزگەوتی گەورە بێ دوکانەکەی لێ شۆ بوو ئەوەی من بزانم هەر لێ بوویت ئەو کاتی تۆ شێنە لێ باش نەسنی خان ئەم وێنێش وێنێکی جوانە ئەمە جەنابی شێخ قادر لەگەڵ
پیاوێکی تر چێ و پیاوە ئەوە کاک نەجمەدینی خەیاتە هەر دراو سێژ بوون زۆر بەینیان خۆش بوو وەکو براوا بوون ئەو بۆی لەگەڵی ڕستمی کردووە یەکێکە لە ڕێزم بۆی هەیە بەڵێ خەیاتە هەرە ماهیرەکانی سلێمانی بەڕاستی ئەمە شوێنەیەکە شەید خادرە لەگەڵ مناڵەکە چێ ئەوە کاروانی کوڕما کوڕە گەورەکەم ئەی بر بۆ دوکان جارجار ئەوە لەگەڵ خۆیان بردوێتی بۆ دوکان وا ڕێکەوتووە خۆی لە ماڵەوە سەر بۆ قش بۆ تۆ چاک بکە نەخێرنەوە نەکردە مجەفەی بۆ کردوم بەس قش بڕین قش بڕینەوەوانە لی نازانیان تۆ خۆت حەزێناکە من لەوانەیە باش نەزانم بەدڵی تۆ باش ئەمە شەروێنەیەکی زۆر زۆر جوانە جەنابە لەبەر پلوسی ئاو و چوزانم بەڵێ بەڵێەوە تەلەڤیزە پڕەکەم ئەوە کاروانی کوڕما کاروانە کوڕە گەورەکەمە بەڵێ ئەوە تەرمۆزە پڕەکەم لەوێ بەلوعەیەکی لێبوو لەوێ تەرمۆزەم داناوە پڕیەکەم باش ئەمە شەروێنەیەکی زۆر جوانە ئەمە هەیوانی ماڵی چێە هەیوانی ماڵی خەزوورمە ئەو حەلەوانە بوو وەک ئێستا دوو هۆدە و هەیوانێک لەو بەرەوە بوو ئەویان تێگای ئێستا نەماوە لەوێ نانەکەن ماڵی خەسووم ئەوە منم دانیشتوم شیرەیەم بە کاروان یعنی لەبەرەوەی تۆ شیرەیە خۆ لە ناکردنەکەت زیوەتەوە بین خۆمان مێلاوەنیە وەڵای تر ئەوەش ئەو کوڕەش خاڵۆزایانە دانیشتۆ لەیە لەگەڵیە ئەمەش هەر وێنەیەکی جوانی دایکایەتیە ئەمە کوێستانە یان کاروانە ئەوە کاروانی کوڕم کاکە کاروانە لەگە کاکاروانە دیارە بینتان باشە ئەمەش وێنەیەکی ترە ئەمانێکن ئەوە کوێستانی کچمە و کاوانە لە باوەشیە ئەمە شەروێنەیەکی جوانی جەنابتە ئەوە با بڵێن هی ئەو کاتەیە کە شوو کردووە لەوێ بەڵێ لەگەڵ وەرزشانە چیایی وەرزش بەڵێ وڵی کەم وەرزش ناکەی کەم بەس ئەخر وەرزشی شتێکی باشە زۆر باشە خۆ دکتۆر پێمەڵێ بەڵام بەخوا ناتوانم بەردەوام تۆ وەختی خۆشی وەرزشوان نەبووی یاریتیان سن ناکرد ئەوە خۆ من نیم ئەوە کاکە وێنەکەیە ئەوە لە بێستان سوورە لە سەیرانین لەوێ تێنسەکە ئاخروانیە خەتای من نییە خۆ ئەو وێنەیە خۆی قساکەەوە نییە ئەماش بەڕاستی وێنەیەکی زۆر جوانی خێزانی سلێمانیانەیە ئەوە حەوشی خۆمانە بەیانە چای بەیانە خۆین دانیشتوین لەگەڵ مناڵەکان لەگەڵ مناڵەکان شەید نەسی خان هەندێک وێنە هەیە بەڕاستی جوانن هەر پەیوەندی بە کەسوکاری تۆ هەیە ئەم وێنەیە ئەمانی شێن ئەوەی ناوەڕاستیان کاکەریمە ئەوی ئەم لایەن زاوەکەیانە مێردی دشە گەورەکەم عوسمانە بەڵێ ئەوەش کاک بەهادینە بەڕەحمەت بێ کە لەم بینە ئەمری خوای کرد بەڵێ ئەوە پێم وا بێ نووری بەگا باوکی دکتۆر ئازاد ئەو کاتەوازە دیری گومرگ بووە شتێکی وا باش اینجا خزمی خەزوورمە تێکەڵاویان زۆر هەبوو نووری بەک ئەوەش فوادیانە لە بەردەمیا کە ئێستا باسمان کرد کاک فوادێکە خوشکەزای شەید قادر ئەم پیاوەش پیاوێکی زۆر ئاغر و زۆر ئەوە فەقێ مەحموود توتن چییە وا مەشهور بوو بۆچی ئەم پیاوە لە ئەلبومی جەنابتایە خزمەتیتانێ بەڵێ ژنەکەی پێمانە و پورە ڕعنا پوری دایکم بوو هەموو پێمانە پوری دایکتە بەڵێ زۆر پیاوێکی ڕێک و پێک و دیار بوو ئینسانێکی بۆچی مامۆستای هەڵکەوتوو خالید لێر لە ئەلبومی ئێوە هەیە هۆی چییە؟ وەڵاوە تەبعاً ئینسانێکی زۆر ڕێشنبیر و ڕێک و پێک و مامۆستایەکی زۆر لێ هاتووە کوڕەکەم وازم لە ئەمیستردامە ڕسمی لەگەڵا گرتووە هەر هاتوچۆی ئەکردین لە زمانی کاک پێشەوەی شەهید قاری شەهید کردێ هەر ئەهات بۆ لامان ئەهات بۆ لای زۆری یەکیان خۆشەویست ئەوە ژنەکەشی هەر ئەهات بۆ لامان خوافریکا قمری خان بەڵێ قمری خان ئەوە کاوانی کوڕمە لەوێ ڕسمی گرتووە لەگەڵ ئەوە خوافریکایە باش ئێمە نامانەوێ زۆر بچینە تەفاسیلی گرتنەکەی بەس لەبەرەوەی کە ئازاری تۆ نەیە بەڕاستی و ئەو ئازارە شەری تۆ نییە هی هەمومانە چونکە ئەو هونەرمەندێ بوو لە ئێمە ڕووی کەی ژیرا ئەمە ژوێنەیەکی جەنابتە لەگەڵیان هەر سەربانی خۆمانە ئەوەش هەر سەربانە بۆیە زۆر لە حەزم کردووە بەڵێ وەڵا 28 دوی هەشتا و یەک
28 دوی هەشتا یەک بەڵێ ڕۆژی 28 دوی هەشتا یەک هاتەوە بۆ ماڵەوە نیوەڕۆ نانی نیوەڕۆی خوارد تۆزە ئیسراحەتی کرد دوای ئەوە ڕۆشتەوە بۆ دوکان ئیتر لەوێ لەسەری حازر بوون گرتبوویان بردبوویان باش کەی زانیتان کە شەهید بووە؟ وەڵا کاتێک کە سەدام لەسەر حکم نەما ئەجا بە یەقین زانیتان ئیتر ئەوە نیێگەڕان بۆ ئەو فایل و هینانی ئەوێ لە ئەمنی عام هینێکی ئەمیشیان دۆزیێوانە کە گوایە ئەیدام کراوە بەداخ دوای چەند؟ دوای 28 دوی هەشتا یەک گیرە ئەو مانگی حوتەوە ئەزام هی مانگی حوتە ینی تقریبان 5 مانگ ماوەتەوە درود بۆ گیانی پاشی شەهید قادر و هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری بە تایبەتی هەموو ئەو شەهیدانیشی کە لەم ڕۆژە ناهەموارەی کە داعش بەڕاستی بەری دڵی هەمومانی گرتووە ئینشاڵڵا کۆتاییان دێ ئەمە ژوێنێکی زۆر جوانە ئەوەی ئەمسەر شەهید ڕووناکە کە بوو بە قەسفی قەڵاتزیەوە بڵێن ئەم کراسیە بەڵێ ژنی جەمالی شوبرامە براکەیان بەڵێ خوا ئەفریقاویش ئەوە براژنی گەورەمە هەر نەماوە خوا ئەفریقا ژنی کاکمە ئەوەش خۆم ئەمە دشیشتە دشیشمە ئەمەشیان خۆتی باشە ئەی ئەمەیان ئەوەشیان هێوە ژنی ئازیز و خۆشەویستمە من کاک ئاسۆگیان لەگەڵ براژن و هێوەژنمە یعنی وەکو خوشک گوین حسابی خوشک بۆ یەکەکەین ئەوە لە پێش بوون بوونی شەید قادریشەوە ئەو بنچینە پتەوەتان بەڵێ بەڵێ هەر وەکو خوشک گوین لەگەڵ یەکە ئەمەش هەر ئەو شەهیدەنیە شەهیدەکەی ڕووناکە کە بوو بە قەسفی قەڵاتزیەوە ئەم شەهیدەش هەر مناڵی کاک جەمالی ڕەحمەتیە وەنیە بەڵێ ئەوەش ئەوەرەوە کچەکەیەتی بەداخەوە ڕستمی دوو مناڵەکەی خۆی بە قەسفی قەڵاتزیەوە ڕاستەقەمی با تۆ زەبین ئەم دوانەیە چیان ئەم دوانەیەکە با بڵێن نەستی خان ئەوە چنوور و چیمەنی کاکەری من دوانن بەڵێ باش مامۆستاکەریم کار ئەمە ڕسمێک باشە بۆستە ئەمە ڕسمێک پۆز لێە ئەمە لێرەیە 6 لارەکاتەوە ئەمە لێرەیە با بڵێن تەپڵەکی چاخانە بەرزەکاتەوە ئەمە لێرە شا خۆی بەشتەزانێ هەر چواریشانی یەک زەلامن کیە نەمان ئەوە کاک شوانە شوانی کەریم هونەرمەند شوانی کەریم کابان یعنی ئاوا وەختی خۆی با بڵێن زۆریان خۆشویستووە هەموو بە یەکەوە بوون زۆریان خۆشویستووە بە هەموونەوە وێنەیان گرتو طبعا لێرەوە ڕێزی بۆ نێرین بۆ کاک شوان بەڕاستی کەسێکی دیارە لە بوارەکەی خۆیان ئەمەش وێنەیەکە شەید قادرە لێوە چێ ڕێز لێنانی بۆ بکرێت لێنانی بۆ تەوقەی لێگەڵاکە مامۆسای خوا لێ خۆش بوو مامۆستا جەلال عەزیزە خوا عەفویکە یاخوا ئەمەش هەر شەید قادرە لە باخی ماڵی خۆتان لە حوشەی خۆمانە بەڵێ باشە ئەمە شوێنێکی هەر زۆر جوانی سلێمانیانەیە پێچێ ڕۆژی جەژنی نەورۆز لەگەڵ هاوڕێیاندا سلێمانی شەقامی مەولەوی قادر کابان بۆ یادگار وەنیە کەسیان ناناسی کەسیان ناناسی بەس ئەمە شێر قادر دەسەجلی کوردی سپی ڕۆژی نەورۆزە گرتویانە لە سێم کەس لە لای چەترەکەەوە با بڵێن ئەمەش با بڵێن هەیکەلێکە پۆرترێت شێت قادرە کێ بۆی کردووە ئەوە کاک ئازادی عەبەی حەملان لێرەوە ڕێز و سڵاوم بۆی هەیە زۆر سوپاسی ئەەکەم هەستا بەو ئەرکە پیرۆزە کە لەسەر حساب و ئەرکی خۆی زۆر ڕێزی دانا بۆ ئەو شەهیدە هونەرمەندە ئەو پەیکەرەی بۆ دروست کرد لەسەر حسابی خۆی ئەی کێ پەیکەرەکەی کرد کاک زایر سدیقوازە لێرەوە ڕێز و سڵاوم بۆی هەیە هەتاما بم لەبەر چاومە و زۆر سوپاسی یەکەم خۆزگە هەموو کەس ئاوایی هەمیشە ئەم دڵسۆز هونەرمەندێکی گەورەیە و
هونەر دۆستان. بەڵێ ڕەفیقان توخوا یەکێک لە دەورم کۆمەڵێ بگرن بە یادی کەن زەمانی زوو ژیانی ساڵی پێشینە درود بۆ گیانی پاچی. نسنی خان ئێمە زۆرمان نەماوە بەرنامەکە بەڕاستی ئەم وێنەیە شێو چێنەمانە ئەوە کچی ئازیز و خۆشەویستمە هەرەوە کچەم هەیە تاقانەیە لەکوێ لێرە نییە نەخێ لە نەرویجان هەر تاقانەیە بەڵێ خۆی مناڵەکانی لەگەڵ مێردەکەیەتی زۆر کوڕێکی ڕێک و پێکە زۆرم خۆشەوێ لێرەوە چاویان ماجەکەم و هەواڵیانە پرسم مناڵەکانیشی ناوی کاکەلانکۆ و ساڤۆخان خوابیان هێڵێ خوابیان هێڵێ ئەی ئەمانە چیە؟ ئەوەش کاروانی کوڕمە و خێزانەکەیەتی ئەمە کاروانە لەم سەر بەڵێ ئەمە خێزانەکەی ئەم ناوی چییە؟ شەهلاخان ئەمە ئەوە کوڕە گەورەکەیەتی کاکەشوان تۆ نەنکی کاکەشوانی بەڵێ خوا لێکتان نەکەی بەڵێ ئەوەش کچە بچکۆلەکەیەتی شایخان ئەوەش شاتوخانی کچێت خوابیان هێڵێ خۆش بسپاس ئەمەش هەروەتر هەر ئەوانە بەڵێ ئەوەش هەر ئەوانە خۆل لە ناو ئەلبومەکەی توە ڕسمی ئەو بووکە و لەگەڵ خۆم زۆر هینا دووبارە بێتەوەی لەوە چێ زۆر آخر زۆرمان یەک خۆشەوە هەر بە کچی خۆم سەیریەکەم فەرقی نییە بەڵێ ئەمەش کوێستانە ئەوش کوێستان و کچەکەیەتی بڵێ باشە ڕسمێکیە وێنەیەکەیە زۆر جوانە خۆم معجیبم پێی ئەمە چیە ئەم وێنەیە ئەوە کاکەشوانە ژنمان بۆ نیشانە کرد ئەوە هاوسەرەکەیەتی لەگەڵیا کچەکەشمان کە خوشکی ئەوە شاتوخاتە ئەمە کوڕەکەتانە با بڵێن بەڵێ ئەمە دەستگیرانەکە ئەو کوڕی کاروانی کوڕمە ئەوە دەستگیرانەکەیەتی ئەوەش کچەکەی هەرینی کاروانە بەڵێ ئەمەش هاوسەرەکەیەتی لە شوێنێکی زۆر کەلەپوری جوانی شانەماڵی کاکەریمی سۆفی گرتویانە دەستخۆشییان لەکەین پیرۆزباییان لەکەین کێتر ماوە غەدری لێنەکەین ئەی ئەم پیاوە قۆزەشەیە ئەوە کاوەنجانی کوڕمە کوڕی ئازیز و خۆشەویستمە کوڕە بچووکیشمە ماوەیەکی زۆر لە دەرەوەی وڵات بوو نزیکەی 7 ساڵ ئێستا لە هاتوۆتەوە لەگەڵ خۆمایە و لەگەڵ تو بەڵێ لەخوا بە زیابێ ئینسانێکی زۆر ڕێک و پێکە تا ئێستا ژنینەیە تەمە ناکەین ژنێکی ببێ کە لەگەڵ ژنەکەی تۆ بخەنە سەرسەریان ئەمەش دەکەم وێنێکی کاوانە دیارە لە ئەوروپایە بەڵێ ئەمەش هەر وێنێکی ترە ئەوان ئەوەش زاواکەم و کچەکەمە ڕۆژی گواستنەوەی زاواکە ناوی چییە؟ ڕزگار کاکە ڕزگار ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ نێرین زۆر سوپاس ئەم پیاوە جوانە چییە؟ ئەوەش کوڕە گەورەکەیانە لە کاکەلانکۆیە کوڕە گەورەی کچەکەیە بەڵێ ئێستا تەمەنی 14 ساڵە شکر بەڵێ ئەم پیاوە ئەوەش کاکەشوانە کە ئێستا کاکەشوانەکەی کە ئێستا تۆزێک لەمە پێش دەستگیران نربوو بەڵێ ئەوە قژی درێژە لەوێ بەڵێ ئەمەش وێنەیەکی هونەری زۆر جوانە ئەوەش هەر زاواکەم و کچەکەمە لە نەرویج بەخوا من بینی تۆ تێک نام لەگەڵ بوو کوشتی ترا بەس زۆر یەکمان خۆشەوێ ئێمە وەکو دایک و کچ سەیریەکە ینی کەس عاجز نابکەی ئەوە ئاوابیتان باشە ئێمە کۆتایەکەمان بڵین بەرنامەکەمان کۆتایی پێێنین بمان بوورە کە نەمانتوانی حەق بین بە شێت قادر کابان بمان بوورە کە لە ئاستی ئەوە نەبووین کە ئەو لاپەڕە پرشنگدارانە هەڵبینەوە ئەم وێنێش لە دەرەوە گیراوە ئەوە لە نەرویجە کامیانێ بۆ بکەم بە هەدیە بۆ بینەران کامیان پیشان بین ئەمەیان پێشەوەشمان کرد بۆ نەرویج لەگەڵ مناڵەکانەوە ئەوێ بەڵێ پێشەوەشی من نەرویج نەعەفوو لێم تێکچوو جۆرجیا وەڵای خۆش مەزان خۆشم لێەوە وەستاوە مەخۆی ئەمەش دوابێنەی نەسنی خانە پێشەوەی ئێرەش بەجێبێڵی لەگەڵ بەڕێزدا منیژە بێ وێنەیە بگرم بۆی مناڵەکان بیکەن بە وێنەکانی دوێنێ و لە کۆتایە من زۆر سوپاس دەکەم کە عەزیەتمان نای بۆ ئەم بەرنامەیە منیش زۆر سوپاسی بە ڕێزت دەکەم کە ماندوو بووی پێمەوانێ و هیوادارم ئەم بەرنامەیە هەر بەردەوام بێ لەسەر شاشە جوانەکەی کورسات زۆر سوپاسی ئەم برادەرانە ئەەکەم و چاوەکانیان ماجەکەم کە هیلاک بوون پێمانەوانێ زۆر سوپاس بۆ هەمووتان گەلێک مەمنون بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەرنامەیەکی کە و کەسایەتێکی تر خۆتان لەگەڵ